میران بەکر لە وەڵامی مەکتەبی سیاسی یەکێتیدا دەڵێت دەبەنگینە باش بوو نەتانگوت 2 کیلۆ ماددەی هۆشبەری پێبووە. دوایەوەی مەکتەبی سیاسی یەکێتی تۆمەتی بەکارهێنانی ماددە کحۆلیەکانی دایە پاڵ میران بەکری سکرتێری ڕۆژنامەوانی وەزیری پێشمەرگە و هۆکاری ئەشکەنجەدانی ڕوون کردەوە. میران بەکر ڕایگەیاند هیچتان نەدۆزیەوە و دەڵێن سەرخۆش بووە. دەقی ڕاگەیەندراوی میران بەکر سکرتێری ڕۆژنامەوانی وەزیری پێشمەرگە. ئەم بەیاننامەیەی برادرانی ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتی دەریان کردووە ئازاری زیاترە لە لێدانەکە. ئاخر من لە هەناوی میدیایی گەورە بووم. تێدەگەم ئەگەر یەک تۆسقاڵ خراپی و بەڵگەیەکی خراپیان لەسەر من هەبوایە بەبێ دوودڵی دونیایان تێدەگەیاند. بەڵام هیچیان نەدۆزیەوە و دەڵێن سەرخۆش بووە. نازانم چ دەبەنگ و بێعەقڵێک ئەو بەیت و بالۆرەی نووسیوە. ئاخرگریمان بێهۆش بووم، دەبێت توورەگەم بخرێتە سەر یان بە 3-4 سیارە و دەیان چەکدار لێم بدەن یان کەلەپچە بکرێم. دوایی کەیگیشی ئاسایش و ئۆپەراسیۆنە تەداخولی کاری وەها بکەن. ئیدی من دەمزانی هەرەوە دەڵێن باش بوو نەیان گوت 2 کیلۆ ماددەی هۆشبەریشی پێبووە.